هەواڵ یەکەمان لەم بابەتە زۆر گرنگەوە دەست پێکەین کاک نێشیڤان زۆر بەخێربێ خۆم حازر کرد بۆ کۆمەڵێک هەواڵی دیکە ڕۆژانە هەواڵی ناخۆش و دڵتەنگ و ئینسان میزاجی ئینسان نایەڵێت بەسەرما بەڵام ئەمڕۆ هەواڵێکی زۆر گرنگ و خۆش وتیان میوانێکی زۆر خۆشەویستە دێت زۆر سپاس ساحب ماڵی برای بەڕێزی بۆم باسکە تۆ لەکوێ کارەکەی ئەم حەمکە پارێ چیە ناوتە دەستۆدیۆ زۆر سپاس کام ئەمە زۆر سپاس بۆ کەناڵی ڕوودا و من ناوم نێچیروان فەرهادە فەرمانبەری کتێبخانەی گشتی هەولێرم هەم سەرۆکی لیژنەی موچەیمە لە کتێبخانەکەمان ئەمڕۆ وەکو چەند جارە کە موچە دێ دەبی ئیدی ئەوە لیژنە بچێ لە بانک کە پارە بێنێ و تەوزیعی فەرمانبەرەکان بکاتن بەڵێ منیش چووم ئەمڕۆ وەکو چەند جارە تۆ وەڵامی خۆت بەرەو من دەستکاری پارەکانەکەانی بەڵێ وەکو چەند جارە چووم کە پارەمان هێنا پارە کە تەوزیعمان کرد ئێمە لە سنووری هەولێر لە مەخمورە تاوکو حتا ئاجێمەرە عایدی ئێمەیە باشە لە کتێبخانەکان هەمووی خاتوناس فەرعەکەدین کاکەی مدیری ئێمەیە بەڵێ ئێمە هەموو تەوزیع دەکەین باش دەهێنین لە کتێبخانەی گشتی هەولێر هەموو تەوزیع دەکەین چەند کارمەندن بەخوای نزیک 500 بە هەموو کتێبخانە 500 کارمەندن موچی هەمووتان چەندێکە موچی هەمومان وەڵاهی نزیکەی 250 میلیۆن دەبێت 250 تا 260 میلیۆن لەبەرەوەی هەندێک کاتێ سەر موچە دێ زیاد دەکە کەم دەکە باش ئەم مانگە تۆ سەرۆکی لیژنەی بەڵێ دوای علاگەیەکی باش دەینێ خەمن هەمووی دڕا ئیدی ئەوە بوو ئەمڕۆ کە موچەمان تەوزیع کرد بینیمان پارێکی زۆر زیاد ماوە باش منیش بە برادەرەکانم گوت ئەو هاوڕێیانە لەگەڵمان هەموو ئینسانی بەباشن هەموو ئینسانی چاک وتم با چێکنێکی هە بکەینەوە فەرمانبەرەکان دەوروبەر نەک کەم و کوڕێکە بێ ئیدی ئەویشمان چێک کردەوە هەمووی هەر تەواو بوو حسابمان کرد 31 میلیۆن و 50 هەزار زیادی کردی هیچ کار فەرمانبەر نییە موچەی وەرنەگرت بێجارێ هەمووی تەواو بووە هەمووی تەواو بوو هەمووی تەواو ئێستا ئەوە زیادەکەیە بەڵێ ئەمە چەندە ماوەتەوە 31 میلیۆن و 50 هەزارە 31 میلیۆن و 50 هەزار دیناری زیاد یەکێک لە بانکانی هەولێرە ماوەتەوە حەز ناکەم ناوی بانکە بێنم باش ناوی مەهێنە ئەوەی کە گرنگە ئێستا کاک نێچیروان بۆ بەنێچیر یعنی ڕاوچی پارەیەکی حەڵاڵ کە خۆی حەڵاڵ خۆرە بێگومان حەزی بە پارەی پیس نییە خۆی پارە خۆیت پیسە بەخوا بەڵایشی مشکیلاویە بەڵام جای خۆشە نەبێ ئێستا تۆ بەتەمای چیت ئەم پارەی و بۆ هێناوە واللهی کاک محەممەد ئەوە ئێمە پەیڕە و پرۆگرامی جەنابی سەرۆکی حکومەت جێبەجێ دەکەین ئەمە چاکسازیە یەک لە چاکسازیەکان ئەمە ئەگەڕێنەوە هەڵسوکەوتی خۆشە ڕۆڵی زۆر ئەمە ئەبێ بکەینەوە شوێنی مەبەست ئەوە مولکی گشتیە مڵکی گشتیە و لەسەر ئەو فەرمانبەرش حسابە ینی ماڵی کاو لەبێت دەزانی حسێبە و هەم لەسەر مدیری بانقش حسێبە باڵێ ئەجا ئەوە هەمووکی گشتێ ئێمە دەبێ ئەمڕۆ یان بەیانی ئەیگەڕێنەوە بە شوێنی مەبەست ئەوە وەکو ئامار لە ئێمەیە و دڵنیاش بە نەک ئەم جارە چەند جارێتش ئاوا بێ هەرێگەڕێن تۆ هینە موچەی ماگانۆ چەنە خوا نزیک 500 ئەمە 31 میلیۆنە ئەمە مەعاشی 62 بۆ 64 مانگتە هیچ پارە و لای حکوومەتە پاشکەوت کرا و ئەمانە زۆر ئەوتوانی خۆت هەڵیگری خۆ هەڵیگری خۆ پاشەکەوتەکەی خۆ بڵێ من هیچم لا نەماوە وایە بەس ئەوە ئەمانەتە ئینشاڵڵا بەیانی تەسلیمیەکەیتەوە ئینشاڵڵا ئەمڕۆیان بەیانی تۆ لەم چەند ڕۆژار ڕووداوێکی تریشە هەلێ بەسەر هاتووە لە دوێنێ بوو هاوڕێکمێ لە بریتانیا تەلەفۆنی منە کەوتی کاک نێچیروان بۆ جێژن دێمەوە بەخۆم بە خێزانە شوقەیەکم لە بۆ بگرە پارەت بۆ ئاواڵاکەم ئەمشتم بۆ بگرە بەکرێ بە ئیجار بکرێشتم باشی ئەر چاکەی بەس ئیدی ئەوە بوو هەرچەند جای من خۆم چیم ئەوروپا ئەوان زۆر هاوکاریمیان کردووە منیشتم باش وڵا پارەیە ئەواڵە کرد لەسەر پاسەپۆرتەکەم چوم یەکێک لە سەرافەکانی ناهەولێر لە ناو دۆلار فرۆشتن بە ناوی سەرافەکەش برێم بناری هەڵەبجە هەولێر بناری هەڵەبجە چون وتم کاکە پارەیەکم بۆ ئەواڵە کراوە وتیان پاسەپۆرت وتم فەرمەوە پاسپۆرتەکەم دانێ وتیان ئەو وەرەقە تەوقیعکە وەڵام منیش هەروتم دیارە تەوقیعەکەیە چکو شارەزایەکەم هەیە لێ وەڵا تەوقیعم کرد و دەفتەرێکیان دان وتم کاکە دەفتەرێک دۆلار 10,000 دلار ئەمش گوتم کاکە ئەو دەفتەرە چییە وتیان کاکە وەڵام حەقت گوتم کاکە ئێوە هەڵە نایەوەش جوانە من داوای
$1000 مەباتێ لە وەتساپەکەم هەیە چەند پارەم بۆ هاتووە وڵای ئەوە بوو تەماشایان کرد کاوێکی لە ڕیشسپی لە ئەجەجامەکەیان ینی هەمووی دڕعان سوڕاوە تۆزی لە باوشی گرتم وتی وڵی من ئەتامرم هەمە نوێنتم وتم حقی تۆ حقی من والله منیش ئەشبیلا لە بری ئەو بانقە لە باوش دەگرم ئەمەد عزیزی زۆر سپاس دەکەین کاکنێسیروان موچەی مانگانەی ئەوەندەیە 500,000 31 ملیۆن و نیو موچەی 62-64 مانگی گەڕانۆتەوە نمونە هەر زۆر بێ شانازی و پێواکەم کە ئینسان کەسانی وەکو تۆ بینێ دڵی خۆشە بێ کە هێشتا خوایشی بەم زەویە ماوە خەڵکی زۆر باش ماون دەست پاک و پاک و ئەمین زۆر سپاس دەکەم ئەو کارانم هەمی گیانوەرە ئەم پارانە بەرەوە علاگەیەکی زۆر باشیش من درانم ئێمە علاگەی قەرزارین و بە ئەزەری کاینەسیبانەیە زۆر بەخێر و یاینەسیبان ئەزەری کێشە زۆر سپاس هەمی گیانوەرە بە ئەم پارێ بەرە لەگەڵ خۆتە باشە یا الله زۆر سپاس زۆر بەخێر بێ هێر و بەرەکەتێنە سەر هەر بژیت حافظ بێ